بسم الله الرحمن الرحیم. بەهۆی کڕینی ئامێری MRI چەند پرسیارێک تەوجیهمان کرا. ئایا دەشێت پارەی زەکات بەکاربێتن لە بۆ کڕینی MRI؟ بە پێویستم زانی ئەو پرسیارەی ئاراستەی مامۆستای خۆشەویست، مامۆستای شێخی مامۆستایان، مامۆستا سەید ئەحمەد عەبدولوەهاب بکەم. مامۆستا جان، ئەو پرسیارەمان ئاراستە کرایە، ئایا دەشێتن پارەی زەکات بدرێتە خستەخانەی MRI لە بۆ سندوقی خێری کە داهاتەکەی لە بۆ نەخۆشی هێژار بەکاردێتن و لە بۆ تەشخیصکردنی نەخۆشی سەرەتانی بەکاردێ؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستان خۆش بە بەخێر بێن. بێگومان هەر سنفەکەی کە خوای گەورە لە سورەتی تەوبە باسی زەکاتەکە ئەو ئەسنافانی کە زەکاتیان پێشێ، هەر سنفەکەی ئەگرێتەوە ئەوەی کە هاتوچووی ئەو خەسەخانانە ئەکا نەخۆشە، فەقیرە، مسکینە، قەرزارە، ئەنواع ئەو کێشانەی فی سەبیلی لایە، مەلایە، داعیە، خەتیبە، ئەو خەڵکانەیە کە خەریکی ئیغاثەیە، خێرخوازیە، ئەمانە کەوابێ بە هەر پێوەرەکەی هەر سنفەکەی زەکات ئەشێ بۆ جۆرە موئەسساتانە و دەستگایانە. خوای گەورە مبارەکی کا لەو کەسانەی کە تەقدیمەکەن ئەوەشی کەوەری ئەگرن، ئەوە مەجالێکی زۆر گرنگە، چونکە لە خۆمان بۆ خۆمانە. بارەکەڵڵا، دەست خۆشبی، خوای گەورە ئەجر پاداش داتەوە. خۆشەویستان، تکایە زەکاتەکانتان بنێرنە خستەخانەی مێهرەبانی، چونکە پێویستمانە بیمەی تەندروستی نازداران دەکەین، لە جیاتی نازداران و بێباوکان ئیش دەکەین و لە خستەخانەی مێهرەبانیش ئەو ئیشەی دەکەین و لە بۆ تەشخیصکردنی نەخۆشی سەرەتانی ئەوانیش فێڕقابن، چونکە خراینە ژێر ئەزیەت و ئازاری ئەو نەخۆشی. زۆر سپاس مامۆستا. بارەکەڵڵا فیکم. خوای گەورە هەم لایان مەفەقا بە هەمومان خزمەتی ئەو وڵات و ئەوەنەوە بکەین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.